بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. حەزەکەم دەستپێک پرسیارێکی سەخت بکەم. ئەو پرسیارە لە تاکمان. ئێمە لەکوێ قورئانین؟ ئەگەر خۆمان تاقیکەینەوە لە چ چەمکێکی قورئانیا سەرکەوتوین؟ وەڵامەکە ئاسان نییە، بە شێوازێکی سادە و ساکار نابێ وەڵام بیتەوە. ئێمە کاتێ باسی ژیانەکەین، ژیان چەند چەمکێکی تایە، قورئانیش بە جوانترین شێواز ڕوونی کردوونەتەوە. چەمکی یەکەمیان چەمکی بیر و باوەڕ عەقیدە، چەمکی دووەمیان چەمکی عیبادات، نوێژە، ڕۆژووە، حەجە، زەکات، ئامانەیە. چەمکی سێیەمیان ئەحکامی عەمەلی جگە عیبادات، چۆن ئەکڕی، چۆن ئەفرۆشی، اینجا پەیوەندی نێودەوڵەتی، پەیوەندی دراوسێ و ئەمانە هەمووی ئەحکامی شەرعی خۆی هەیە. چەمکێکی دیکەیان چەمکی مەعریفیە، چەمکێکی دیکەشیان چەمکی ئەخلاقیە. ئەو چەمکانەی کە باسم کرد بە ویژدانەوە هەر یەکێک لێمە وەڵام باتەوە لە چەند چەمکیە وەکو قورئان مامەڵەیەکە، وەکو قورئان هەڵسوو کەوتەکە. با نەڕۆمە سەر بابەتی عەقیدە. ئەو عەقیدە ڕوون و جوانەی کە قورئان باسی کردووە بە هەزارەها کتێبی خلافیمان لەسەر نووسیوە. برینەکە زۆر قۆڵە، بەڵام با بێمە سەر جگە عەقیدە. هەر لە عیباداتەوە توخوا هەر یەکێک لە ئێمە کاتێ پەروەردگار داوای نوێژمان لێەکا، چەندێکمان نوێژمان وەکو قورئان وایە. ئەگەر دوای نوێژی عەسرمان کرد، وانییە؟ ئەگەر پەروەردگار پرسارێکمان لێکا یەک بە یەک، پێمان بفەرمێ بەندەکەم چەند بۆ خۆت دائەنەی لەو نوێژە، وەڵڵاهی یەک بە یەکمان شەرمەزارە بین. یەک بە یەکمان شەرمەزارە بین. نوێژێک بێڕۆح، نوێژێک بۆ بێگیان، نوێژێکی کرچ و کاڵ، لە وەرزشیش ناچێ. دڵیشمان خۆشە ئێمە 5 فەرزە نوێژەکەین بۆ پەروەردگار. پرسیار لە عیباداتی دیکەش بکە. بە ڕۆژوو ئەبین، چەندێک ڕۆژوو بوونمان پابەندە بەچی بۆ ڕۆژەی کە قورئان باسیەکە. بە هەمان شێواز چەمکەکانی دیکەش. چەندێکمان ئەچێت مەراسیمی حەج ئەنجامەدا، بەڵام کاتی هاتەوە گۆڕانکاریەکی زۆر، وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وسەلام، وەکو ئەو ڕۆژەی وەلەدەتهو ئومموهو، ئەو ساتە وەختەی کە دایکی بوویەتی ئەوا بگەڕێتەوە. کاممان وا ئەگەڕێینەوە؟ هەر ئەوەنە دڵمان خۆشەڵێن گوناهەکانمان سفر بوونەوە وەکو ڕۆژەی لە دایک بووین، بەڵام بیر ناکەینەوە بێ فەرمایشتەکەی پێغەمبەر وەکو خۆی تێبگەین، ئەبێ فەرمێ ئەبێ وەکو ئەو ڕۆژە بگەڕێنەوە خامەی پاکمان. کەواتە ئێمە بۆمان دەرکەوت لە عیباداتە کورچ و کاڵی. بڕۆ سەیری مامەڵەمان بکە، بزانە لە چ مامەڵەیەکمانە موسڵمانەکان، بازرگانە دیندارەکان مامەڵەیان وەکو مامەڵەی قورئانە. ئاخر پێم بڵێ بۆ تا ئێستا نەمانتوانیوە خەڵکی پەنجەمان بۆ ڕاکێشن، بڵێن ئاو بازرگانە دیندارە، ئەوەیە بازرگان. بەڕاستی نەدرۆ، نەفێڵ، نەتەڵەکە، نەگەندەڵی، نەشتی خراپ، مارکەکە ناگۆڕێ، تاریخێکی سپارەکەی ناگۆڕێ، بە ویژدانەوە نرخدانێ، بۆ نەمانتوانیوە. خۆ کۆمەلگا
بەناو کۆمەڵگەی مسلمانە، بەڵام بازارمان بازاری مسلمانە نەخێر بە هیچ شێوازە. بازارمان بازاری مسلمان نییە کە ئەڵێن بازار تەنها لەنگەم بەس نییە، تەنها سوپەرمارکێتەکانم بەس نییە. بازاری پزیشکی، پزیشکان، ڕنگدانەوەی قورئان پیانۆ دیارە لە مامەڵەکردنیان لەگەڵ نەخۆشە دەگمەن نەبێ. بڕۆ سەیری محامیەکان بکە، بڕۆ سەیری مامۆستا بکە. مامۆستا چەند ئەخلاقی قورئان ڕەنگی یاوەتەوە، کەواتە معامەلاتیشمان ئێوە خۆش کە سەیری ئەخلاقی شەکل. ئەخر بەڕاستی ئینسان گریانیە ئەو ئەخلاقی کە قورئان باسیەکە لەکوێ و ئەو ئەخلاقی ئێمە لەکوێ، زۆر دووری لە یەکن. ئەبینین هیچ کتێبێکی ئاسمانی ئەوەندە جوان باسی کاتی نەکردووە، سوێنی بە وردەکاریەکانی کات خواردووە. بەڵام ئێستا زۆرترین ئومەت کات بە فێڕۆ بدا کێ؟ ئومەتی پارێزگارین لە کات. کەواتە لە بیر و باوەڕە لە قورئان نەچوین، لە عیباداتمانە عیباداتێکی کورچ و کاڵ لە قورئان نەچوین، لە مامەڵە و بازرگانیمانە لە قورئان نەچوین، لە ئەخلاقە لە قورئان ناچین. ئەگەر سەیری قورئانی پیرۆزەکەی بزان ئەو ئەخلاقی قورئان باسیەکە لەکوێ و ئێمە لەکوێ. لە کاری بانخوازیمانە لە قورئان ناکەین، شوێنی قورئان نەکەوتووی. لە کاری معریفی و چەمکی معریفیە، چەمکی معریفی قورئان لەکوێ، ئێمە لەکوێ. هیچ کتێبێک نابینی ئەوەندە جەختی لەسەر علم و معریفەت کردبێتەوە بە ئەندازەی قورئان. هیچ ئومەتێکیش نابینی ئەوەندەی ئومەتی ئێمە لە بواری معریفی و زانستیە دەستی پان کردبێتەوە چاوەڕێی پاروەنانێکی معریفی بۆ ئومەتەکانی دیکە بکە. بەڕاستی پرسیارێکی زۆر گەورەیە. من ئەم ئاەتانە ئەخوێنمەوە هەر بە شێوازێکی خێرا. پەروەردگارە فەرمێکی یا ئەیها الذین ئامنوا، ڕوو لە خەڵکی نییە، ڕوو لە ئێمەی بڕوادارە. ئەفەرمێ ئستەجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. بڕواتان هێناوە بەڵام هێشتا زیندوو نین، ئەبێ بچن بەدەم بانگەشەی خوددا و پێغەمبەرەکەیەوە عەلەیهی السەڵات وەسەلام بۆی زیندووتان کاتەوە، جارێتر بتانژێنێتەوە. کەواتە بە شوێن کەوتنی قورئان ئێمە ئەژێینەوە. حساب کە بڕواشت هێناوە هێشتا مردووی، هێشتا ئەو ڕۆحەی قورئان نەچوو بەبەرتە. هەر کاتێ ڕۆحی قورئانیش نەچووە بەری ئیمانەکەت، ئیمانێکی کورچ و کاڵ و ساردە، بێگیانە، دڵی نیە. سێریکەن پەروەردگار باسی قورئانەکە فەرمێکی وهذا كتاب أنزلناه مبارك فاتبعوه. أفرمي أعمى سبحان الله. يكم جال لدسبيكي سورة بقرة أفرمي ألف لام ميم، أفرمي ذلك الكتاب. شو كباسي قمانك جاباسي تحديك ككزنات ونيكو قرآن بيني قرآن زور برزكاته وكأنما هيج دسك كأنما هیچ دەسێک نایگاتێ دەستکاری بکە، هیچ دەسێک نایگاتێ بێنێتە خوارەوە، هیچ کەسێک ناتوانێت قورئانێک بۆ ئەو دابنێت و بخاتە جێ ئەو. بۆیە فەرمێ ذالک الکتاب. ئێمە ذا بۆ نزیکە، ذاکە بۆ کەمێ دوورە، بەڵام ذالکە بۆ زۆر دوورە. بەڵام کاتێ ئەی کاتە مامۆستامان لە بەرۆ دەستگرمان بێ ئەفەرمێ چی؟ هذا وهذا كتاب أنزلناه مبارك فاتبعوه. هاما تنزيكا دبقير مدستانوا هايش بكاري نبو تنبيه بو أقادر كردنا ومان وإذا اسمي إشارة وطواو هكا بو أقادر كردنا أقل لي بي وتنزيكا ليتوا لا تسي بكرا كتابك زور بيروزة شويني كوا بل هو قرآن مجيد وإنه لكتاب عزيز. بدل نياية وكتابك نوازيه معناه كان كتابێکی زاڵە بەسەر کتێبەکانی دیکە،
معنایکی دیکەن کتێبێکی دەگمەنە تخوا عیب نییە مەشانازی بەم قورئانەوە نەکەین لە کاتێکە بە شێوازێکی خێرا بە کورتی و بە کوردی بەراوردێکی سەیر و سەمەرە زۆر بە خێرایی ئەگەر هەر کەسێکتان بوو بینی نامسڵمانێک بوو بە تایبەتی ئەگەر زانایەکی ئاینەکانی دیکە بوو لە کاتی حیواری دیالۆگە ئەم قسەی لەگەڵکەن بڵێن با گریمانەیەکی خەیاڵی دابنین بۆ خۆمان گریمانەیەک هەرچی کتێبە هەمووی بسووتێنێ بە کتێبی ئاینیەوە بە کتێبی نائینیەوە هەرچی کتێب هەمووی بسووتێنین نوسخەیەکی ئەلەکترۆنی نێڵین نوسخەیەکی چاپکراو نێڵین یەک کاغەزی نێڵین باشە کتێبێک هەیە خەڵکی بتوانێت وەکو خۆی بینوسێتەوە بەبێ ئەوەی گومانی لە پیتێکا تێدا بێت نەوەڵانیە جگە قورئان نەوێت بەس تەنها قورئانە بایبڵ نییە کتابی مقدس لای جوولەکان و لای مەسیحەکان تا ئێسەش لە مێژوودا یەک کەس لەبەری نەکردووە نەک ئێستا کەس لەبەری نەکردووە دوایەوەی کە دەستکاری کراوە دوایەوە دەستکاری کراوە تا ئێساش کەس لەبەری نییە پاپاش لەبەری نییە بەڵام قورئان بە هەرچی نوسخەی ئەلەکترۆنیشیە بسووتێ بە هەرچی نوسخەی چاپکراوەیە بسووتێ بە مەلاین خەڵک لەبەریانە بەس لە لیبیا باشە 1 ملیۆن خەڵک قورئانیان لەبەرە مناڵ عەبدوڕەحمان بن تارح الجەزائری مناڵێک لە 4 ساڵیە ئاخر نە ئازایەتی باوکێتی نە ئازایەتی دایکێتی نە ئازایەتی مامۆستاکانێتی ئاخر 4 ساڵی چی فێرەکەی بەس پێم بڵێ لە 4 ساڵیە هەمووی قورئانی لەبەر بوو کتێبێک هەیە ئاوا بێ وإنه لكتاب عزيز سبحان الله بیرتان لە عزیز کردوتەوە برتان لە عزیز کردوتەوە چ گەورەیەکە وإنه لكتاب عزيز ئەمە ئاەتێکی دیکەمان هەیە لە سورەتی ئیسراء ڕاوەیەکە إن هذا القرآن يهدي طاي كان حزق من الجملة يوبي يهدي للتي هي أقوم لتيها سبحان الله قائم من هي وساوته أقوم لو يشبه يسترى باشا لهم وشمتك فرموا كتيبه كم بو بينن لبواري عقيدة وكو قرآن رون به كي شو قرفتي تداني به بيم بلين ني أبيني خدا لديدي جوا كان جیاواز لە خوددا لە دیدی مەسیحەکانە دووشتی زۆر جیاواز جووەکان هاتن نەعوذ بالله خوددایان هێنایە خوارەوە وەکو مرۆڤ فیشانیاندا مرۆڤە بڕیارەدا پەشیمانە بێتەوە تووڕابێ کاری هەڵاکە جینۆسایی دەکا مناڵە کوژێ قەتڵ و عامی مناڵەکە لە سەفری سەموئیل یەکەم سفری یوشع سفری هۆشع تەسەورەکەی زیاتر لە 30 شار بە فەرمانی ئەو خودای کتابی مقدس مناڵ و ژن و گاو و گوێرەکە و پیر و پەکە هەموویان کۆکراونەوە سووتێنراوە بە ئەمری ئەو خودایە نەعوذ بالله ئەمر کراوە مناڵەکانیان بە بەرچاویانەوە پارچە پارچەکەن ئافرەتە دووگیانەکانیش ورگیان بدڕن کۆرپەکە لە سکیانان دەربێن و قەتڵ و عامیان بکەن بە فەرمانی کێ ئەو خودایەی کە لە کتابی مقدسیانە هەیە نەعوذ بالله خودایەک کە شەوێک لە شەوان یعقوب ئەیبینێ لە شێوەی پیاوێکە تا بەرەبەیان زۆرانبازی لەگەڵاکە وەکو لە سفری تەکوینە هاتووە ئەیا بە عەرزا خەریکە بیخنکێنێ نەعوذ بالله ئەو شەڵێ یعقوب وازم لێ بێ نەوازم لێ بەبرم بەچی تێو بۆتەکەم ناوەتە گۆڕم لە یعقوبە بۆ ئیسرائیل اینجا دوایەوە بڕیارە ئیتر سزای نەوەکانی تۆ نەدەم بەو شێوازە اینجا ڕزگاریە بێ ئەمە خودایەکە خودایەک لە ئاسمان هێنایە نەخوارەوە لە شێوەی مرۆڤە مەسیحەکان چیان کرد مرۆڤێکیان بەرز کردەوە بۆ ئاسمان لە شێوەی خودادا نەعوذ بالله وتیان ئەو مەسیحە مرۆڤە بەڵام نا ئەمە خودایە کوڕی خوداشە هەم خودایە هەم کوڕی خوداشە مەتەڵێکە تا ئێستا یەک مرۆڤ نازانێ شیکاری بۆ بکە هەڵی بێنێ یانی چی سێشت یەکن یەکیش سێشتە باوک کوڕ ڕۆحی قودس ئەمسیانە یەکن یەکیش هەرسیانە کاتە بەڵام سەیری قورئانەکەی یەکسەر بەبێ کێشە و گرفت لەیسە کەمیثلیه شەیء
قل هو الله أحد الله قادر على كل شيء والله على كل شيء قدير بكل شيء محيط أحاط بكل شيء علما. أمت شيء عقيديك جوان ريك بيك شو بيقرفت إن هذا القرآن يهدي للتي هي أقوم في العقيدة. ديد بو بيغمران ناس وسرباري هرهموي باسي بيغمران بخيروا لكتابي مقدسة نعوذ بالله كوم الأمروفيكي سرسري ساختشي فيلباز هوزباز ميباز ديرباز هرچی بێ بە خەیاڵتان لە گوناه و تاوان ئەنجامیان داوە بەڵام سێری قورئانەکەی چۆن باسی پێغەمبەرانەکە باشە یەکێ لەو خاڵە سەن ڕاکێشانە حتا لە بواری عەقیدە تەسەوورەکەن ئەو کتابە گەورە کتابی مقدس باسی ڕۆژی دواییتیان نییە باسی دۆزەخ و باشی تێدا نییە ئەخر سەیر عەقیدەی چی وەرە سەیری چەمکەکانی دیکە بکە سەیری چەمکی ئەخلاق پێم بڵێن ئەو پرسیارێک لەوە یەکەم یەک ئەخلاق بێ بە خەیاڵتا ڕەوشتی جوان ڕەوشتی خراپ بێ بە خەیاڵتا قورئان باسی نەکردوێ یەک ڕەوشت بێن بە خەیاڵتا اینجا ڕزبەندیشی بۆ نەکردبێ کامە باشە باشترە باشترینە تا مرۆڤ دەست بگرێت بیبا بەرەو باڵا بەرەو باشترین پێم بڵێ ئاخر چی ئێ بە خەیاڵتا کتابی مقدس هەندێک گوناهی باس کردو ڕەوشتی باس کردو تەواو بەڵام سەیری قورئان کە بزانە چۆن حتا وردەکاری دەرونی مرۆڤیش باسەکە با چەند نمونەیەک لەو بابەتە پەروەردگارە فەرمێ كل حزب بما لديهم مؤمنون هەڵە بخوێندەوە نییە كل حزب بما لديهم مقتنعون وایە فەرمێ چی ئایەتەکە ئەفەرمێ كل حزب بما لديهم فرحون بزانە چی یاسایەکی دەروونزانی باشە تێدایە یاسایەکی قوڵ دەربارەی دەرونی مرۆڤ ئەفەرمێ ئەو حەشامات و جەماوەرە نابینی شوێنی کەسێک کەوتون شوێنی کەسیان بەرنامەکەی نەخوێندێتەوە بەس ناحەیەکی عاتیفیە فەراح ناحەیەکی عاتیفیە پێی خۆشە شوێنی ئەو لایەنە بکەوێت تەواو قەناعەتی بۆ دروست بوو نەوەڵڵا ئیمانی هەیە نەوەڵڵا بەرنامەکەی خوێندێتەوە ناڵڵا ناوەڵڵا ئەزانێ بەبەسییان چییە ناوەڵڵا دەستوری عێراقی خوێندێتەوە دەنگی پێدا ناوەڵڵا دڵی پێخۆشە دڵی پێشە بزان چەند وردە بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة ئیتەلای جەنابی مامۆستای خۆشەویستمان دکتۆر شێرزاد جەنابی دکتۆر بەخودا ئەوەندەم خۆشەوی لە خۆم زیاتر نەفسە پێتەڵای درۆزم وانە باشە کۆمەڵێک کۆکەیتەوە بڕوانامەیەکی سەختە بەدەستێنی سەرۆکی لژنەکە خەڵەتێنی سەرپرشارە خەڵەتێنی زانکۆ خەڵەتێنی وەزیری خوێندنی باڵا خەڵەتێنی پلەی نایبی باڵات بەدەستێناوە دکتۆرا بەڵام کاتێ ئەتەوێ بنووی نەفسە پێتەڵایی درۆزن وەڵڵی خۆت نییە تێزەکەی خۆت نییە خوای گەورە دوو کەسایەتی بۆ ئێمە دروست کردووە کەسایەتێکی دەرەکی کەسایەتێکی ناوەکی بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة بزانە چەند وردایەتەکان خەڵکی بە شان و باڵتاڵن ئەڵێن بەڕاستی بینیمانە تۆ هەوڵێکی زۆر باشە یاوە بۆەوەی ئەو کارە بچەسپێ ئێوەش تۆشەڵی سواسی گەورەیتانەکەم بەڵام نەفسەڵێ چی وەڵڵی هیچ هەوڵم نەداوە خەڵکی دیکە ئەنجامیاندا ناتوانی خۆ بخەڵەتێنی لە کاتێک کاتوانی خۆ بخەڵەتێنی ئەو کەساتێ بێ تیرۆرکەی وما يخدعون إلا ئەنفس ئەوە تەواو تیرۆرە کردووە ئیتر کوشتوتە کوژەی تر نازانێ هەستی هیچ نەماوە ئەو کاتە باشە کەواتە گیانەکەم ئێمە ئەگەر بمانێ وەکو قورئان مامەڵە بکەین پێم بڵێن عیب نییە قورئانێکی وامان هەبێ ئەوەی بێ بە خەیاڵتە لە هەموو چەمکەکانی ژیانە باسی کردووە بەجوانترێشیەوە اینجا مرۆڤیش هەمیشە هەوڵەدا ئەگەر بە شوێنی قورئان بکەوێ بەرەو باڵا بڕوا فریشتەکانی خوددا ئیمانیان دیاری کراوە نەکەمەکە نەزیادەکە هەریچێک لەوانە مەقامێکی چیان هەیە معلوم مەقامی معلوم بەڵام ئیمانی مرۆڤ سنووری نییە لە زیادکردنە سنوورێکی نییە بڵێ بگاتە ئەو ئاستە و بوەستێت ڕەوشت سنووری نییە بۆیە کاتێ پەروەردگار
باسی ئەحسەنیەتمان بۆکە، باسی ئەحسەنیەت. سەد بزانە قورئان چەند دوورن لە حەسەنەکەی نەک لە ئەحسەنەکەی. وشەی ئەحسەن وشەیەکی مەطاطیە. یعنی چی؟ وشەیەکە ئەوەی ئەمڕۆ باشترین بێ مەرجنیە سبەینێ باشترین بێ. ئەکرێ سبەینی هۆکارێکی نوێ شێوازێکی نوێ بدۆزیتەوە ئەو ئەبێتە باشترین. بۆیە فەرمێ لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا. ئەفەرمێکی وەجادیلهم بالەتی هی ئەحسەن. ئێمە لە نێوان خۆمانە جیدالمان وەجادیلهم بالەتی هی ئەخشەن. دوو موسڵمان بە یەکەوە دیالۆگەکەن ئەحسەن نازانن نەک ئەحسەن حەسەن نازانن چییە. جگە سوکایەتی بە یەک خواخوایانە بەرامبەرەکەی هەڵەیە بکە و بلی بشکێنێ، خواخوایەتی ئاەتەکە بە هەڵە بخوێنێتەوە یەکسەر حەیای بەرێ، حەدیثێک باسکە سەنەدەقی کەمێ کێشەی هەبێ یەکسەر بڵێ تۆ هیچ نازانی. چ کێشەیەکە چ گرفتێکە ئەمە. لە کاتێکە ئیمامی شافعی کە لە ڕۆحی قورئان نزیکە سوێن دەخوا فەرمێ دیالۆگم لەگەڵ کەسا نەکردووە ئیلانا تەمەنام کردووە ئەن یوظهر الله الحق على يديه. ئەفەرمێ تەمەنام کردووە حەق لەسەر دەستی ئەوا دەرکەوێ لەبەرچی بن شوێنێکەوم، بەڵام ئەترسم لەسەر دەستی منا دەرکەوێ شوێنی نەکەوێ بێتە فتنە بۆی. ئەها ڕۆحی قورئان چیمان پێڵێ؟ ئەها ڕۆحی قورئان چیمان پێڵێ؟ جا وەرن سەیری ئاەتەکانی دیکە بکە خۆشەویستان. ئەفەرمێ چی؟ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا. أم قرآن الروح سبحان الله. أم بلان تروحك تصورك أن هندي زانان أو آياتي سورة إسراء أفرمي ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. دور رامان هي آية الروح بس أو روحية كيف بخيالنا رأيك ڕێیەکی دیکە فەرمێ ڕوح لێرەدا مەبەستی قورئانە. بۆ چونکە ئەفەرمێ ئێمە دوو عالەممان هەیە، عالەمی خەلق لەگەڵ عالەمی چیا؟ ئەمڕە. ئەلا لەه الخەلق والأمر. ئەم قورئانەی ئەو ڕۆحەی کە باسیەکە عالەمی خەلق یان عالەمی ئەمڕە؟ ئەفەرمێ عالەمی ئەمڕە، قورئانیش عالەمی ئەمڕە. سیرکە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. کاتێ نزیکە بینەوە لە قورئان ئەمانەوەی هەڵسینەوە ئەبێ بزانین لە هەموو چەمکێکە ئێمە تووشی شکست بووین دوور کەوتوینەتە لە ڕۆحی قورئان. بۆی ئەوێ هەوڵ بین نزیک بینەوە، هەنگاو بنی بۆی نزیک بینەوە لە قورئان. کە هەنگاوت نزیک بوویتەوە لە قورئان عزت تەنها لە ڕێگەی قورئانەوەیە، قووەت تەنها لە ڕێگەی قورئانەوەیە، حکمت تەنها لە ڕێگەی قورئانەوەیە، علم تەنها لە ڕێگەی قورئانەوەیە. قورئان پێتەڵێ ئەمر پێکە سەری ئاسمان بکە، سەری گەردوون بکە. بیر بکەرەوە بە ملیارەها ساڵ لەمەو پێش گەردوون چۆن دروست بووە. قل سیروا فی الأرض. ئەمە ئەمری پەروەردگارە. اینجا دوایەوە فەرمێ بیر بکەنەوە. ئەو بیرکردنەوە ئەنجامەکەی چییە؟ كيف بدأ الخلق. أبي مسلمان بيركاتوا هم ساروا نظروا ويقولون كيف بدأ الله الخلق ونحن غافلون. پروردگار چند آياتي هي أفرمي انظروا سير بكن، أفرمي چي لآسمانا كان هي بيري لي بكنوا. چند آيات كي يما بيركينوا سيري أم آياتانا بكن خوشويستان لزمان عربية. زمان عربية سيد استواجه من هي، ظالم من هي، مظلوم من هي. لنا ونديانا مصطلحة كيف فراموش من كردو بداخل فراموش كردني أو مصطلحة كاريگەری نەرێنی زۆر لە ژیانی هەممان کردو. ظالم استەمکارە، مەظلوم استەم لێکراوە. مصطلحێکی ناوەندەیە المنظلم بابی مطاوعەیە. باشە انفعالە. یعنی چی؟ یعنی قبولی ظلمەکە. قبولی ظلمەکە. ئەڵێ چی؟ كسرت الحديد فلم ينكسر كسرت الزجاجة فانكسرت. ئەڵێ ئاسنەکە وستم بشکێنم نەیشکا، کەواتە خۆی قبولی نەکرد بشکێ، بەڵام شوشەکە قبولی کرد بشکێ ترشکا. باشە ئەمە لەکوێ ئەجێبێتەوە؟ قورئان تەسەورەکەن ئەو کەسەی قبولی ظلمەکە کە ڕازیە ستەمی لێ بکرێ نەیفرۆ منظەلم. فەرمێتی ظالم النفس. ظالم النفس. سیری ئەمە ئاەتانە بکەن لە دوو جێگادا. یەکەمیانە فەرمێ چی؟ إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم
قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. زور ما ترسي دارا أفرمي أو كساني فريشتكان نفس يعني كيشن بس تمكاري بو نفسي خويان استملا نفسي خوانا كان قالوا فيما كنتم ايوه تشي لتشين چی تان کردووە باشە ئەفەرمی ئێمە چەوسێنراوە بووین لە دنیادا پەروەردگار لیان قبول ناکە فریشتەکان لیان قبول ناکە ئەفەرمی ئەوانە جێگەیان دۆزەخە و خراپترین جێگە و مەواش ئەوەیە جگە ئەو پیر و کە نەفتانە نەبێ ئافرەتێکی بێهێزە مناڵێکە پیرێکە نەخۆشێکە إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا أفرمي فأولئك عسى الله أن يعفو عنهم حتى أوانش نافر بإخوة جوري اللي هنخوش به لبرو حتى أوانش هان بدات بو يهرجوا ليكيش بيبيكن أفرمي أو أميت هي إخوة جوري اللي هنخوش به بو بيرو كان افتانا بو نخوشانا باشا أو آتي ديك أفرمي شي ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم يرجع بعضهم إلى بعض القول أفرمي أو ساتي كاستمكار كان ببيني كاتي كيش مقو دم قالانا لنوان يغديا برتوبولانا أم قليلة وكا أو قليلة وكا باشا پروردگارك چين أو ظالمانا أفرمي دو جورا استمكار استمليك راو كش ظالمة كقبولي كردوا أفرمي شي يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين كواتا المستضعف ظالم لنفسه بالنص القرآني سيدي كان بو أوي نزيق بينا ولا الروحي قرآن تاقي كنويكي زور آسان بلام زور سختيش چند نمونه يكبر لو تاقي كنو باسكين بانمون القرآن كان بينو إجابو خومان تاقي كنو كباسكا حرام كردن لچمكي قرآن لبرچن هوكاريكا هوكاري يكميان أو شتيك حرام كراوة بيخوي بيسا أو يكميان دوميان إتر بيسي نخوشي تدابي ياخو هر خوي بيس بي واضحة أو نخوشية أو كاتبة الزرر كواتا علتي تحريم چيا دوشتا بيسيا لقل چيا لقل زرر علتك ديكش مان هي بيري لنا كيتوا أو الشيء بو تاقي كرنوي توي بو بزان خود راقري حلال خواي جورا فرمي حرام بو تميخو خود بير راجيري يعني بير راناجيري سري أم آياتنا بك خوش وستان لداستاني طالوتا خواي جورا نمونينا توا يشك لو نمونانا أفرمي إن الله مبتليكم بنهر باشا خو آي الروبار حلالة توش مجاهد تصور بك مسافيكي زوري بالريوة عرقي زور در كردوة زور مانو بوة زور شكت بوة إنجا دوايا آويكي سازگاري خوش أبيني كچي قائدة كان فرميشي خواهي جورة تاقيق تانكاتوا جيجا مستكز لو آوانا خواتوا هركسي بيكاتا مستونيوي دورانويتي بزانا بنيو مست أي دوريني يك مستخوار خوال لو زياتر كرد بمستونيويت أفرمشي تو دوراوي إن الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس مني ومن لم يطعمه فإنه مني إلا من اغترف غرفة بيدي زانا خواهي جورا فرمي زور بي زوريان خوان بيرانا جيرا خوار ديانوا دورانيان شكسيان خوار نمونيكي ديكي قرآني أفرمشي يا أيها الذين آمنوا ليبلونكم الله بشيء من الصيد تناله أيديكم ورماحكم ليعلم الله من يخاف بالغيب فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. والله زور عجيبة زور سمراكشة تصورخي جناب جل إحرام لبركردواتي بوحد ماشا الربو عمره لو كاتا حرام الراوكي كشي كرويشكي جوان تيرو طيور كوتر دقيقة وكا نزيك بيتوا أفرمي أوندن نزيك بيت خواي جورا تعقيت على كاتوا حرامي كردوا ليتان بلام نزيك يكاتوا لي بزان دسي بوبي أتواني بدس بيجري أفرمي شي تنالوا أيديكم ورماحكم هندي كان نزيك أتواني بدس كرويشكا
یاخو کۆترەکە بگری باشە هەندێکیشی بە ڕمێکی تێگری ئەتوانی بیانگری بەڵام خۆی گەورە تاقی تەکاتەوە خۆ کەروێشکێک خۆ حرام نییە بەڵام لەدا حرامی کردو تاقی تەکاتەوە لێرەدا حرامی کردووە تاقی تەکاتەوە باشە اینجا سەیریکەن خۆشەویستان ئێمەش لە ژیانمانە سەری ئەو ئاەتە بکە بۆ نمونە ئەفەرمێ وليبلونكم حتى نعلم المجاهدين منكم والصابرين ونبلو أخباركم مجاهدان خواهی گەورە تاقییان نەکاتەوە بزانە خۆڕاگرن یان نا جگە مجاهدانیش ئەفەرمێ ئێوەش ونبلو أخباركم قسە و باستان دەنگ و باستان لەسەر مجاهدین چییە کێشەتان بۆ دروستەکردن قسەتان پێوتن گومانتانە خستە سەریان ناشرینتانەکردن غەڵەتەکانتان گەورەکردن ئەکێ لەو تاقیکردنەوانە ئەوەیە بزانە ئەمە ئێنە سەر واقعەکە تۆ خواردنێکەیە ئەزانی نەستەلێکە ئەزانی ئەگەر بیکڕی ئەبێتە هۆکاری کتەوکردنی کیانی زایۆنیزم ئەیکڕیان نایکڕی هەر وەکو ئاەتەکە ئین الله مبتەلیکم بینەهەر شامپۆیەکە شامپۆی جلشۆریە بە زۆر باشە خۆت پێڕاناگیرێ بەرامبەر شامپۆیەک کە پارەکەی بچێتە گیرفانی دوژمنەوە یان نا ئەلەوە خۆ پێڕاناگیرێت چۆن بەتەمای قورئان ڕوحە زینوو بکاتەوە بۆیە سەیری واقعی خۆمانەکەم بەڕاستی ئەڵێم بۆی ئێمە حەقیقەتەن زۆر دوورین لە پەیامی قورئانی پیرۆز سەیری ئەمایەتانەی دیکە بکە خۆشەویستان خوای گەورە باسی مسلمانان بۆن بۆ کە لە زەمەنی سەعادەتە المؤمنون المهاجرون المؤمنون الأنصار المؤمنون الذين آمنوا ولم يهاجروا دابەشیان کا بۆ سێ پۆلێکیان دیارە مؤمنە کۆچەرە دووەمیشان ئەنصارە سێمیان ئەفەرمێ چی إن الذين آمنوا وهاجروا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض أفرمي تنها كوچران ياوران مهاجرون أنصار ولاية لنوانيانا أمينيت تنها وانا دواي أو فرميتي والذين آمنوا ولم يهاجروا ما لكم من ولايتهم من شيء حتى يهاجروا أفرمي أو بالروادارني كلامك ماونة وكوچيان نكدوا ولاية لنوانتنا أبشريتي ترتواو بلام دوايوا رك بيجينا أما بيوزك بواقع تالي أمر مانوا أفرمي بلي أوانا هاليان كردو إيمان يعني هنا وبلام سربيتي فرماني خواو بيغمريان كردو كوتيان نكردو أفرمي وإن استنصروكم في الدين فعليكم النصر أفرمي أجر دعواتان ليبكن يارمتيان بن بوسر خصني دين چەمکەکە چەمکی دینە ئەفەرمێ ئەرکی سەرشانی هەمووتانە یارمەتیان بن ئەی باشە ئەگەر یارمەتیمان نەدان بزانە نەتیجەکەی چەند مەترسیدارە ئەفەرمێ چی والذين كفروا بعضهم أولياء بعض أفرمي دوايوا إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير والله من أما أتزورم ترسيني أفرمي أجر أو كار أنجام ندن كات دعوة يارمتي تان ليكن لبر خاطري دين سريان خن نروشن بدنيانوا أو كات فتنة وفساد كي جور لسر روي زويا بالله بيته بوي براسي يا ربي خواي ويلنكي من كأبين مسلماننا وقتلوا عام كرين بارچا أكرين ببرچاوي همومانو أمر لبرسانا ببرچاوي جيهانوا هرچی دژمنی خوا و پێغەمبەرە کۆ بۆتەوە گەلە کۆماکە لەسەریان کەچێمەش پاڵمان ناوەتەوە جگە ئەوەی کە دوعایەکی کرچوکاڵ ئەگەر بۆی بکەین دوعایەکێک شەرم لە خۆمانەکەین لە دوعاکەشە باشە هیچ سەرخستنێکمان نییە بۆیان ئەفەرمێت دە چاوەڕێی فتنە و فەسادێکی گەورە بکەن باوەڕەکەن ئەم ئاەتە ڕێک پێمانە فەرمێ ئەفەرمێت چاوەڕێی غەزەبی خوا بکەن لەم ناوچە بزانە چی بێت زۆر مەترسیدارە خۆشەویستان على كل نامێ سەرتان بێشەنم داخەکە زۆر گرانە بەڵام ئەوەی کە مەبەستمە لە کۆتاییدا با چەمکێک لە چەمکەکانی قورئان بە خێرایی باز بکەم هەوڵ بین هەر یەک لە ئێمە ئەم چەمکە دوای محازەرەکە
بەردەوام پرسیار بکە دوایە محازەرە بۆ سبەینی ئەو چەمکەی لە ژیانیا زیاد کردووە یان زیاد نەکردووە. ئەویش چەمکی ڕەحمەتە. چەمکی ڕەحمەت. چەمکی ڕەحمەت لە قورئانی پیرۆزە 339 جار هاتووە. ئەوەندە گەورەیە. پەروەردگار کتێبە پیرۆزەکەی بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ کردووە. 114 سوورەتمان هەیە، 114 بسم اللهیمان هەیە. هەرچەندە لە سوورەتی بەڕەعا لە دەستپێکە بسم اللهی نەکراوە، بەڵام لە سوورەتی نەملە 2 جار بسم اللهی کراوە، قەرەبووی بۆ کراوەتەوە. 3. تەنها ناوێک لە ناوە جوانەکانی پەروەردگار یەکسان بێ بە لەفظی جەلالە، ئەوی چییە؟ الرحمانە. قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعو فله الأسماء الحسنى. 3. چوار بڵێن. چۆن ئەرکی سەرشانمانە باوەڕ بە ئەڵڵا بکەین، باوەڕی پێبێنین، ئەرکی سەرشانمانە باوەڕ بە ڕەحمانیش بێنین، باوەڕی پێ بکەین. خوای گەورە ئەمری کردو بۆ ناوەکانی دیکە ئەمری نەکردو. سبحان الله. ئەفەرمێ چی؟ قل هو الرحمن آمنا به. اینجا پشتبەستنیش وعليه توكلنا، وعليه توكلنا. ئەفەرمێ چی؟ کەسانێکن باوەڕیان بە خودایەکەیە بەڵام صفەتی ڕەحمانیەتیان لە خوددا سەندووە، ئەوانە بن کافرن بە ڕەحمان، کافرن بە ئەڵڵاش. ئەفەرمێ چی؟ كذلك أرسلناك في أمة قد خلت من قبلها أمم لتتلو عليهم الذي أوحينا إليك وهم يكفرون بالرحمن. وهم يكفرون بالرحمن. پێنجەمیان ئەبێ چۆن یادی ئەڵڵا بکەین، یادی ڕەحمانیش بکەین. ئەفەرمێ چی؟ وهم بذكر الرحمن هم كافرون. کاتێ ناوی ئەڵڵا هێنی یەکسەر بێ بە خەیاڵتا صفەتی ڕەحمانیەت لەگەڵیا. دوای ئەوە ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين. هەر کەسێ خوددا بناسێ بەبێ صفەتی ڕەحمانیەت، صفەتەکانی دیکە زاڵ بکە بەسەر صفەتی ڕەحمانیەتە، ژیانی خۆش نابێ، ژیانی دایمەن دڵتەنگیە، کەسێکی تۆنڕەو دەرەچێ، کەسێکی بێزار دەرەچێ، خەڵکی یەکسەر هەمویان ئەنێرێ بە جوملە بە کۆمەڵ بەرەو دۆزەخ ئەنێرێ. لەبەر چی؟ لەبەرەوەی ئیمانی بە ئەڵڵا هێناوە بەبێ صفەتی ڕەحمانیەت، بەبێ بیر لە خۆی بکاتەوە. باشە، فەیلسوفێکی ثەوری ئینگلیزی ئەمریکی هەیە، تۆماس بین. تۆماس بین ئەڵێ چی؟ ئەڵێ الئیمان بإله قاس ينتج إنسانا قاسيا. ئەڵێ باوەڕبوون بە خودایەکی ڕق بەرهەمەکەی چییە؟ مرۆڤێکی ڕق. مرۆڤێکی ڕقە. باوەڕبوون بە خودایەکی مێهرەبان مرۆڤێکی مێهرەبان دروستەکە. اینجا سێریکەن. شەشەمیان سجود بۆ ڕەحمان. پەروەردگار ئەمرمان پێکا، فەرمێ چی؟ وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا. الدعاء پارانەوە چۆن ئەڵێ یا ئەڵڵاه ئەپارێنەوە یا ئەڵڵا ئەبێ بپاڕێتەوە لە ڕەحمان. سێری ئەمایەتانە بکە. قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى. هەشتەمیان إفراد الرحمن بالعبادة. چۆن ئێ بەخیاڵ تەنها بۆ ئەڵڵا عیبادەتکەی، ئەبێ لەو کاتا بیر بکەیتەوە ئەو ئەڵڵایە ئەڵڵایکی ڕەحمانە عیبادەتی بۆکەی، لەبەرەوە عیبادەکە بێتە چی؟ عیبادەکە بێتە شەوق، بێتە خۆشەویستی. ئەفەرمێ چی؟ واسأل من أرسلنا من قبلك من رسلنا أجعلنا من دون الرحمن آلهة يعبدون. اینجا نویم خشية الرحمن من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. ده سبحان الله سيد القرآن كان تەنها شتێک پەروەردگار سەپاندی بێتی بەسەر خۆیان نووسی بێتی لەسەر خۆی ئەوی ڕەحمەتە. سەرکە بزان چ گەورەیە. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ كتب ربكم على نفسه الرحمة. ئاەتێکی دیکە كتب على نفسه الرحمة لە دوو جێگادا بەس دەوەکە پەروەردگار ڕەحمەتی لەسەر خۆی نووسیوە. باشە، بۆیە سێریکەن. یانزە ئەو ڕەحمەتەی هەموو شتێکەگرێتەوە. وەڕەحمەتی وەسعت كل شيء، وەڕەحمەتی وەسعت كل شيء. بۆیە لە جێکی دیکە سوورەتی غافر ئاەتی 7 فەرمێ چی؟ الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما. سبحان الله.
باشا لجيكي ديكا أفرمي شي أفرمي فإن كذبوك فقل ربكم ذو رحمة واسعة ولا يرد باس عن القوم المجرمين دوانزا أو ذاتي بسر عشوية بچ صفته تجلي كردو بصفتي الرحمانية بداخوا إما بيرمان لو نكردوتو خومان سرقالي استواكا كردو زياتر باشا أفرمي الرحمن على العرش استوى أو استواء كردو بسر عشوا أو الرحمن بصفتي رحمانية تجلي كردو بسر عشا سيركة چي قوريه إجا سيانزا أفرمي شي روجي قيامات هرچي مروفا أقريتو بولاي الرحمن نافرمي أقريتو بولاي منتقم بولاي عزيز بولاي جبار بولاي متكبر بولاي قوي بولاي قدير أمانة خو أمانة شا همو صفة كاني ناو جوانا كاني هي بلام تركيزة كانت سرشي رحمانية تفرمي شي إن كل ما في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا باشا روجي قيامات ملك تنهاهي الرحمن أفرمي الملك يومئذ الحق للرحمن كمي ماوا خالك ديكاش أفرمي شي للروج قيامتا أفرمي وخشعت الأصوات للرحمن فلا تسمع إلا همسا سبحان الله كاتب باسي قيامتك هر باسي رحمانيتك آية كان هر جخل سلشيخا صفة رحمانية باشا رؤيا شفاعات فرميتي يومئذ لا تنفع الشفاعة إلا من أذن له الرحمن ورضي له قولا لا يتكي ديكا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ماشي سري أم حادثي بيغمر بكن فرماش الشيريني بيغمر عليه الصلاة والسلام بخاري مسلم يجرنا رحمة إخوان ليبي لأبو هريرة ورزاي إخوان ليبي فرمي خوش بسم عليه الصلاة والسلام فرمويشي لما قضى الله الخلق كتب في كتابه فهو عنده فوق العرش إن رحمتي غلبت غضبي سبحان الله أمام براسي بابتك زوسن راكشة تصورك عرشي خدا بين بيشاوت لا فتيشي قوري لسر نسلاوة يك جملة إن رحمتي غلبت غضبي لروايتك سبقت غضبي سبحان الله عرشي خوا بو جملة رازين راوتوا تصورك إمام الطبي لمشكات مصابيحة يكك لو كتبها نوازانه كابي سودي زول لبيني مشكات المصابيح إمام الطبي أفرمي شيء أفرمي سبحان الله سيدك قوري أو جملة كنساء ولا سرع عشوة أفرمي شيء لوحي محفوظ لخواري عشوية بلام أم جملة لسروي عشوية تصورك أن شي قوري كام جملة إنجا خالك يديكش فرمایشی هی پیغمبر هی علیه الصلاة والسلام ایمه بانخوازان و مامۆسایان زۆر دووبارەیەکەینەوە بەڵام بەڕاستی ڕۆحەکەی لێسن معناکەی تێکەدەین ئەویش ئەڵێن چی ئەڵێن خدا سەد ڕەحمەتی هەیە خدا سەد ڕەحمەتی هەیە ڕەحمەتێکی دابەش کردو بەسەر بوونەوەرەکانیان لە دنیا 99 هەڵگرتووە بەم شێوازە گێڕانەوەی فەرمودەکە ستەمێکی گەورەی لە فەرمودەکە إمام طيبي لشرحي أم فرميشتا فرميتي أفرمي دور رحمة مانية ابن حجر لفتحي بارية بهمان شواز أفرمي دور رحمة مانية رحمتك مانية صفة ذات وهي غير مخلوقة باشا لا تعتبرها تجزئة ولا تقسيم أفرمي رحمتك صفة ذاتي خوايا مخلوق نية دابش ناكري نازاني شنيكا كس نازاني أو رحمتي شنيكا واضحة بلام رحمتك معناه خدا خلقي كردوه أم رحمتي صفتي ذات نية فعلا خواي جورا خلقي كردوه بدليل شيء حديثك هل خدي حديثك لصحيح مسلم فرمشي إن الله خلق الرحمة يوم خلقها فجعلها 100 رحمة سبحان الله أفرمي خواي جورا رحمتك دروس كرد دابشي كرد بصدوه تصورك ئێمە نازانین ڕەحمەتی خوا چەندێکە نازانین بەڵام یەک ڕەحمەتی دروست کردووە ئەو ڕەحمەتی دابەش کردووە بە سەدەوە یەک بەشی دابەش کردووە بەسەر هەموو گیانە هەرچی ئاژەڵە بینی بەزیان بە یەکترایەتەوە باڵندەیەک بە بێچوەکانیا ئاژەڵێک ینی بەچکەکانیا هەمووی لەو پشکەوەریان گرتووە سوبحان الله
پشکێک لەو یەکە پشکێک لەو یەکە یعنی تەسەور بکە 100 ڕەحمەت نییە یەک ڕەحمەتی هەموو گیانی کردێتەوە اینجا وەرە لەناو ئەو یەک ڕەحمەتان پشکێکی هاتۆ دەدرەوە خەڵاتی پێغەمبەر کراوە ئەو پشکەی لێک بەش دابەشی هەمووی جیهانی بکەی بەسەکە وما أرسلناك إلا رحمة للعالمين سبحان الله تصور بك أبي مهرباني خدا چی بێ باشە بۆیە من هەموو جارێ ئەڵێم ئەگەر پەروەردگار پرسیارە لێ بکە بڵێ دایەجان بە استەغفر الله من ئەڵێم دایەجان دادەکەم مامۆسایجان باوکەکە خۆم ئەگەر خوای گەورە پرسیارمان لێ بکە ڕۆژی قیامەت پێمان فرێ بەند دەکەم خۆت کەسێک هەڵبژارە دادگایی بکە کێ لە کەس و کارتا لە هەموو کەس میهرەبانترە دایکت وانە والله ئەگەر دایک هەڵبژێری خوات نەناسیوە ئەگەر باوکە هەڵبژێری خوات نەناسیوە کورە نەک ئەرحەم الخەلق بالخەلق باشە کێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بڵێ یا ڕەب با پێغەمبەرجان دادگاییم بکە واللهی خوات نەناسیوە ئەوێ بڵێ خوایە خۆت دادگاییم بکە تۆ ئەرحەم الراحیمین پێغەمبەر میهرەبانتری میهرەبانە بەڵام میهرەبانەکەی لە کێ وەرگرتووە لە تۆ دایکم زۆر میهرەبانە میهرەبانەکەی لە کێ وەرگرتووە لە تۆ وەرگرتووە ئەو معنایە لە ناخمانە زیلو بکەینەوە اینجا سێرێکە ئەفەرمێ چی بەشێک لە تاقیکردنەوەی هەمومان کە گەڕاینەوە بە ئەم ئاەتە بێ باشە إذا تتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا هەر کاتێ ئاەتی ڕەحمان بخوێنێتەوە بەسەریانە ئەفەرمێ یەکسەر خۆیان پێ ناگیرێن ئەکەو سجدە ئەبەن بە گریانەوە خوا یەک جاریش کردوتە ئاوا بیر بکەیتەوە لەو ئاەتە من داواکەم یەکەم جار خۆم تاقیکەمەوە با هەوڵ بەم ئەم ئاەتە جێبەجێ بکەم کە گەڕامەوە بیر لە ئاەتی ڕەحمان بکەمەوە ئاەتی ڕەحمان قورئان هەمووی ئاەتی ڕەحمان بیر لە ئاسمانەکەمەوە ئاەتی ڕەحمانە بیر لە چاومەکەمەوە بیر لە 100 تریلیۆن خانەی زیندوی لەشمەکەمەوە باشە بیر لە بوونەکەمەوە بیر لە ژیانەکەمەوە هەموو ئاەتی ڕەحمانن باشە بزانە خۆم پێ ناگیرێت و یەکسەر دەسەکەم بە گریان و سوژدا بم لە شەوقا بۆ خوددا ئیمانەکەمان با تاقیکەینەوە بزان نزیک بووینەوە لە ڕۆحی قورئان باشە خاڵی 20 کە سەیری قورئانی پیرۆزەکەین چەمکی علم کە باس کراوە لەگەڵ چەمکی ڕەحمەتە باس کراوە سبحان الله بەڵام هەر کاتێک علم و ڕەحمەت باس کراوە هەمیشە ڕەحمەتی پێشخستووە بۆیە پێمانڵێ تۆی مامۆستا بەر لەوەی مامۆسابی ئەبێ ڕەحیم بی میهرەبان بی بە ڕەحمەت خەڵک فێرکەی سورەتێکمانەیە بە ناوی چی سورەتی الرەحمان دەبی خوێنڕۆ الرەحمان علم القورآن بیرتان لەوە کردوێتەوە یانی چی یعنی پەروەردگار بە ڕەحمانیەت فێری تۆی کردووە دەتۆش ئەی مامۆستا ئەی محەممەد ئەو سیفەتی ڕەحمانیەتە وەرگرە بە سیفەتی ڕەحمەت خەڵک فێری قورئان کرد بە سیفەتی ڕەحمەت نەک بیتە زەحمەت وما أرسلناك إلا زحمة للعالمين أما هەڵسم کۆتی ئێمەیە بەڵام پێغەمبەرجان إلا رحمة للعالمين سيري أواتانا بكي جانكم أفرمتي الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما رحمتي بيش خستوا لعلم لسورة كهف كتشنجر سورة كهف خين بيلو معنا ناكينوا أفرمتي إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا كعلمك يا كم جار داوي رحمتك إن جا داوي علمك إن جا هل سورة كهف فوجد عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا وعلمناه من لدنا علما باشا تشقوريك براسي تشقوريك ورن خالي بسيوك شون عباد الله من هي عباد الرحمن شمان هي سبحان الله عباد الله لقل عباد الله مرجية أوي عباد الله بعباد الرحمن بي. عباد الرحمن نخبن لعباد الله دا أو أنا بالفتكراون لعباد الله دا أو أنا امتياز يعني هنا ولا بابا كان الجانا ما ملك لك القرآن أنا بويبونة تشي عباد الرحمن سبحان الله كاتي لسورة فرقان باس عباد الرحمن من بوكا يكم
صفەتیان چییە؟ یەکەم صفەتیان چییە؟ نوێژ زۆرەکەن، زەکات زۆرەدەن، حەج زۆرەکەن، جیهاد زۆرەکەن چییە؟ سبحان الله وعباد الرحمن الذين يمشون على الأرض هون سبحان الله ڕەنگیاوەتەوە ڕەحمانیت ڕەنگیاوەتەوە لە هەنگاوەکانیە قاچی بەرز ناکاتەوە ڕەحمانەتی لێبارێ هەنگاو نانێ ڕەحمانەتی لێبارێ سبحان الله نەتەکەبر نەخۆ بە گەورەزانین نەپۆز لێدان وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا لعنة الله عليك استغفر الله يا ضال يا مشرك يا كافر نازم شي سبحان الله جاهلك شخصي بيبلي الله شي وإذا خاطبهم الجاهلون قالوا سلام يعني شي يعني شر لك الله من بيامي شر من هنا من أشتي خوازم ده باش برو أشتي اللي بشر لك الله أم بياما بخوي نازاني باشا خوش نازاني كاتي بحكمة ما الله لقى الجاهل كان عكي بزانا وكوشون بيغمبر جان سبحان الله رك أم آياتا تفسيركي كي قورتري مفسري قرآن بيغمبر عليه الصلاة والسلام باشا كي قورتري تشسبينري قرآن لجيانيا بيغمبر عليه الصلاة والسلام نسي رواية تبكى فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك سبحان الله ئێمە لە زمانی عەرەبیە ئاگاتان لێبێ ئەم شانە باسەکەم لەبەرەوە زیاتر سوود لە قورئان بکەن زمانی عەرەبی ئاوا چێژی لێ ببینێ العبد من الله تعالى قربا إلا كان له من الرحمة ما ليس لغيره يعني چی ئەفەرمێ هەر بەندێکی خوددا تا زیاتر لە خوددا نزیک بێتەوە زیاتر ڕەحمەتی هەیە بەرامبەر عەبدەکانی خوددا بەرامبەر عەبدەکانی خوددا بەندەکانی خوددا زیاتر میهرەبانترە چی زیاتر میهرەبانترە ئەو لە خوددا لە هەموو کەس نزیکترە تەسەوور بکەی تا نزیکبوونەوە زیاد بێ میهرەبانی زیادە بێ ئیمامی غەزالی ئەفەرمێ چی طبعا ئەو کتێبەی کە ئامۆژگاریتانەکەم بەڕاستی جارە ئامۆژگاری خۆم کە زۆر گرنگی پێ بدەین المەقصد الأسنى في شرح أسماء الله الحسنى شێکی ناوازەی کردو جیاواز لە کتێبەکانی دیکە ئەو ئیمامی ڕازی کردویانە چییە کاتێ ئێت یەکێ لە ناوە جوانەکانی خوددایێنی دوایەوە فەرمێ پشکی تۆ لەم ناوە چییە چ سوودێکی لێ بینی باشە خۆ ناو هەرەوە نییە تۆ لە بەریکە و معناقی چییە بۆ تۆ سوودی چییە كاتي باسي صفات الرحمانية والرحيميتك أفرميتي حظ العبد من اسم الرحمن أن يرحم عباد الله الغافلين فيصرفهم عن طريق الغفلة إلى الله عز وجل بالوعظ والنصح بطريق اللطف دون العنف أفرمي بشكي بندا لناوي جواني الرحمن أويا بندكاني خداك غافلا دسيان بقري لغفلة رزقاريان بكا باشا بولاي پروردگار با ئامۆژگاری جوان ئەفەرمێ بەڵام بە شێوازێکی میهرەبانی و نەرمونیانی بطريق اللطف دون العنف تونوتیژ نەبێ لەگەڵیانە و گوێ لەم قسە بگرن ئەفەرمێ وأن ينظر إلى العصاة بعين الرحمة لا بعين الإزراء سەری گوناهبار بە چ چاوێ سەیرەکەی بە چاوی گاڵتە پێکردن سەیری مەکە بە چاوی بەزەیی سەیریکە ئەگەر کەسێک تووشی سەرێشە بوو بێ پێویستی بە بەزەی هەیە نا ئەگەر تووشی شەقیقە بێ بەزەی زیاتر ئەگەر تووشی شێرپەنجەی خوێن هەبوو بێ تووشی شێرپەنجە بوو بێ بەزەی بە میهرەبانی زیاترە یان نا پێویستیان نا تا نەخۆشی زیاتر بێ پێویستی بە میهرەبانی زیاترە بە بەزەی زیاترە بۆیە گوناهیش نەخۆشیە تا گوناهی گەورەتر بێ پێویستمان بە میهرەبانی و بەزەی زیاترە بۆیە فەرمێکی ئەبێ سێری گوناهباران بکەی بە چاویی بەزەی و میهرەبانی نەک بە چاوی گاڵتە پێکردن بۆیە سەعدی شیرازیە فەرمێ شەوێکیان هەستام لەگەڵ باوکما کاتێ گەنج بووم باشە تازە پێگەشتم شەو نوێژمان کرد بینیم دەرە و دراوسێ هەر هەمووی چرایان کوژاوەتەوە خەوتون وتم بابە ئەزانی من و تۆ شەو نوێژەکەین بەڵام دەر و دراوسێمان چرایان کوژاوەتەوە و مردوو خەویان لێکەوتووە باوکم فەرمی ڕۆڵە خۆزگای تۆش بخەوتوتایە یەک ڕکان نوێژەکە تووشی غرور بووی تووشی غرور بوو گاڵتە بە خەڵکەکەیکی خەوتووە نەکەشتیوانەکەی ئەفەرمێکی وأن يكون ئەم قسە زۆر گوێ لێ بگرن وأن يكون كل معصية تجري في العالم كمصيبة له في نفسه فلا يألو جهدا في إزالتها بقدر وسعه رحمة لذلك العاصي أن يتعرض لسخط الله ويستحق البعد من جواره أفرميتي هر گناهي لو بري دنيا بكري بگناهي خوي بزاني خفتي بو بخوا حزبك خوا گور لي خوش به هدايتي با
باشا آخر بوش يوازه أتواني هدايتي خلق بي. إن جاء فرميشي وحظه من اسم الرحيم ألا يدع فاقة لمحتاج إلا يسدها بقدر طاقته ولا يترك فقيرا في جيوتا أروى. يا رب إخوائي اجعلنا من عبادك، اجعلنا من عبادك يا رحمن، اجعلنا من عبادك يا رحمن، اجعلنا من عبادك يا رحمن. اللهم أحينا بالقرآن، اللهم أحينا بالقرآن، اللهم أحي أرواحنا بالقرآن، اللهم جمل كلامنا بالقرآن، زين جوارحنا بالقرآن، طهر قلوبنا بالقرآن برحمتك يا أرحم الراحمين. اللهم إنا عبيدك أبناء عبيدك أبناء إمائك نواصينا بيدك ماض فينا حكمك عدل فينا قضاؤك. نسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أن تجعل القرآن ربيع قلوبنا، أن تجعل القرآن ربيع قلوبنا، أن تجعل القرآن ربيع قلوبنا ونور صدورنا ونور صدورنا وجلاء أحزاننا وجلاء أحزاننا وذهاب همومنا وأحزاننا برحمتك يا أرحم الراحمين. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.